ئەوە یەکەم کۆبوونەوەی پارێزگارەکانی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانی سەرسنووری ئێران و ڕۆژهەڵاتی کوردستانە. لە کۆبوونەوەکەدا پارێزگاکانی هەولێر، دهۆک، سلێمانی و هەڵەبجە گفتوگۆیان لەگەڵ پارێزگارەکانی ورمێ، سنە و کرماشان کرد. ئەحمەد وەحیدی وەزیری ناوخۆی ئێرانیش لە کۆبوونەوەکەدا بەشدار بوو. کۆبوونەوەیەکی زۆر باشمان لەگەڵ پارێزگارەکانی هەرێم و پارێزگاکانی ورمێ و سنە و کرماشان هەبوو. ئەوە یەکەم کۆبوونەوە بوو. هیوادارم بۆ گفتوگۆیانەی کرا بتوانین لە بواری پیشەسازی و ئابووری و بازرگانی لە بەرژەوەندی هەردوو لا کار بکەین. ساڵی ڕابردوو ڕێککەوتنێک لە نێوان پارێزگارەکانی هەولێر و ورمێ واژۆ کرابوو. لەو کۆبوونەوە بەرفراوانەشدا پێداگری لەسەر جێبەجێکردنی کرایەوە و پارێزگاری هەولێریش دەڵێ ڕێککەوتون کە لە پارێزگای ورمێ ژوورێک بۆ پارێزگای هەولێر بکرێتەوە. بەرنامەیەکمان هەیە مەبدەئیەن لەسەری ڕێککەوتوینە لە ناو ژووری بازرگانی ورمێ ژوورێک لە بۆ پارێزگای هەولێر بکەینەوە، لە ناو ژووری بازرگانی هەولێر ژوورێک لە بۆ پارێزگای ورمێ بکەینەوە. واروها لەو نزیکانە لەگەڵ بەڕێز ئوستاندار لەسەر مەرز ئێمە کۆبنەوەیەکی تایبەت لەگەڵ هەموو لایەنە پەیوەندیدارەکان دەکەین، هەڵسەنگاندنێک دەکەین لە بۆ ئەو ڕێککەوتنەی کردومانە گەیشتۆتە چەندەر و لە چەندەردا پێویستە ڕێککەوتنەکەمان فراوانتر و گژگیرتر بکەین. بەتاکید لە هەموو بارەکاندا ئێمە ئامانجمان ئەوەیە ئاسانکاری لە بۆ بازرگانان، ئاسانکاری لە بۆ گەشتیاران، هەم لە دیوی کۆماری ئیسلامی ئێران هەم لە دیوی هەرێمی کوردستانەوە پێشکەش بکەین. پەرپێدانی ئابووری و کار ئاسانیکردن بۆ هەناردە و هاوردەکردن لەلایەک و هاوکات هاتنی گەشتیارانی ئاینی ئێرانی لە ڕێگەی هەرێمەوە بۆ مەزارگە پیرۆزەکان لە عێراق تەوەری سەرەکی ئەو کۆبوونەوەیە بوو. پارێزگاری ورمێش کۆبوونەوەکە بە ئەرێنی ناودەبات. بە خۆشحاڵیەوە ساڵی ڕابردوو بە سەرکەوتووی ناردنی زیارەتکاران لە ڕێگەی سنووری حاجی ئۆمەران بەڕێوەچوو. ئەم ساڵیش دەمانەوێت ژێرخانەکان پتەوتر بکەین بۆ ئەوەی ساڵانی داهاتوش ئەو ڕەوتە بەردەوام بێت. لە یەکەم کۆبوونەوەی پارێزگارەکانی هەرێم لەگەڵ پارێزگارەکانی سەرسنوور لە دیوی ئێران بڕیاردرا کە هەندێک خاڵی نوێی سنووریش لە سیدەکان و شنۆ بکرێنەوە، هاوکات پەرش بە دەروازە سنووریەکانی پێشوو بدەن.